وعبري عشر أيها وان وبنفس قصتي على كيف كمان شو اللي جاب حوالك كاكو تشارلز سياري بدنا نسبة كشيء بسكوكات هو سياري بزود منه يكتب شركة زود منه بداية منها بريتيل هيلز بريتيل الإصلاحي وديك بريطانيا ووزارة الدولة ووزارة الثروة أو تلفون كان جدول. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم ومن والاه. من عمر نجمدين رحيم بەڕێوەبەری بەشی پەروەردە لە دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە قی سلێمانی. ئێمە وەکو دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لەو کاتی کە دامەزراوە لە ساڵی 2009 گرنگمان داوە بە هەموو بوارەکان، هەم بواری قیراءە و تەصحیحی تیلاوە و هەم بواری لەبەرکردنی قورئانی پیرۆز و هەم بواری پەروەردە و عەقیدەش. لە هەموو بوارەکانە ئێمە گرنگیمان پێداوە و بەدەر لەوانش کۆڕ و سیمینار و خێوەتگەی ساڵانە ئەوانش سازەکەین. یەکێ لەوانە ئەم بۆنانەیە کە ئێمە توانین بیقۆزینەوە بۆی گەنجەکانمان تێبگەێنین چۆن سوود لەم کاتانە وەربگرن، بە تایبەتی کە ساڵێک لە تەمەنی ئەو کەسە ساڵێک لە تەمەنی بەڕێیەکە چۆن سوود و قازەر لەو تەمەنەی وەربگرێ و ساڵی داهاتوو چۆن پێشوازی لێ بکا و بتوانێت ئەو هەلە بقۆزێتەوە بۆ توێشوێک بۆ قیامەتی خۆی کۆبکاتەوە و پاشانیش ژیانی خۆی لە دنیادا ڕێک بخا بە شێوازێک کە بتوانێت سوودی بۆ خۆشی بۆ دەوروبەری شێبێ و ئەو جیلەی کە ئێمە زۆرتر گرنگی پێدەین جیلی گەنجانە کە ئەو تەمەنەی لە دوای 10 و 12 تەلە قوتابیانی زانکۆ کە زۆر گرنگیمان پێداون ئەم کۆڕەمان تایبەت کردو بە ئەوان کە ئەمڕۆ بۆ خوشکان بوو و بۆ برایانیش و بۆ بەشەکانی تریشی هەر سازەکەین و هەروەها کۆڕ و سیمینار و خێوەتگە و خولی تایبەتی تریشمان ئەبێت لە هەموو بۆنەکان. بريتيل الإصلاحي صار تازه بك بدستور بوي كدشتار سەرەتا بەنای خۆی گەورە میهێرەبان دەستگای نوور حیکمەیەکە کە لەو دەستگانی کە یارمەتی زۆری گەنجانیەوە لە پێگەاندنە بێگومان گرنگیاوە بۆی کە گەنجان فێری خوێندنەوەی قورئان بن، فێری تەجوید بن، فێری قیراءەت بن، فێری حفظ بن. بەڵام یەکێک لە گرنگترین چالاکیەکانی دەستگای نوور حیکمە ئەوەیە کە یارمەتی زۆری گەنجانیاوە بۆی ئەم شازە سیمینارانەوە بێگومان ئەمە یەکەم ئیشانی و کۆتا ئیشیشانی و کێکە لە جوانترین ئیشەکانیان کە یارمەتی گەنجان ئەدەن کە بتوانن چۆن ساڵی داهاتوویان پەرە پێ بدەن، بتوانن چۆن ساڵی داهاتوویان بەرهەمدارترکەن، بتوانن چۆن کاسەکانیان کە هەیە بەرەکەتدار بێت. بێگومان یەکێک لە گرنگترین چالاکیەکان ئەوەیە کە دکتۆر بەختیار هێناوە کە سیمیناری بۆ گەنجان کردووە و بێگومان ڕاستە ئەمە بیرۆکەیەکە بۆ گەنجان، بەڵام ئێستا وەکو ئەیبینین کەسێکایەکە لێرە بە تەمەنا و ئەتوانی ئیسفادە لەم جۆرە سیمینارانە بکە و زۆر سپاسی نوحاخان ئەەکەم کە توانیوێتی ئەم جۆرە سیمینارانە پەرە پێ بە و سپاسی گەنجانش ئەەکەم کە توانیمیانە بەشداری ئەم جۆرە سیمینارانە بکەن. بێگومان ئەمە یەکێکە لە گرنگترین خاڵەکان کە گەنجان ئەتوانن پەرە لە خوانە پێ بێن. بێگومان ئەمیش ئەوەیە کە گەنجان ئەوەیە کە گرنگی بەخوایان ئێن بۆ ئەوی ساڵێکی بەرەکەتداران هەبێت، هیوادار هەمیان سەرکەوتوو بن و لەشتی دکتۆر بەختیاریش ساق بێت و دەستگای نووری حیکمەت زۆر سەرکەوتوو بێت. زۆر سپاسان دەکەم بۆ ئەم سیمینارە جوانە بە تایبەتی بۆ مناڵە جاوگەشەکانتان کە کوڕ کرد کە گرتوتانە ئەلحەمدولیلا ئەو سیمینارانە زۆر سوودیان هەیە ئەلحەمدولیلا. بەڕاستی کات زۆر گرینگە بۆ هەموو گەنجان وای هەیە گەنجی وای هەیە بە سۆشیال میدیاکەیەوە کە خەریکە و ئاگای لە کاز نەماوە. بەڕاستی کە باسی کات ئەکرێت بەڕاستی کاتەکەمان سوودی لێبین و کاتەکەمان بۆ ئەگەڕێتەوە، ئەتوانی زیاتر پارە بخۆمان بین و وازە سۆشیال میدیا بهێنین، ئەتوانی زیاتر بە خوێندنەکانمانەوە یان بە شتێکی جوانە خەریک بین بۆی کاتەکانمان لێ نەڕات. صار تازيان فيديو بينك بهاي كاتي هبل ابي تخير بركه بوشمك والله بس ساعات سيده وحاولتش نبوش بهاي كات نبو بەڵام زۆر دەستخۆشیان لێ یەکەم بەڕاستی دەستگایەکی زۆر پێشکەوتون و لە زۆر بوارە سیمینارمان بۆکەن. سوپاسی دکتۆر بەختیاریش دەکەین کەم سیمیناری بۆ ڕێخستنە سەر چۆن ساڵی نوێ بکەینە دەستکەوت چونکە زۆر گرنگە. ئێمە گەنجان بەعام ناتوانین ساڵەکانمان خود ناتوانین بزانین کە چ شتێک دەستکەوتە بۆ ئێمە، لەبەرەوە ئەم سیمینارانە بۆ ئاگادارکردنەوەی ئێمە زۆر گرنگە و زۆر سپاس دەستگاکەکان چونکە نەکە لەم بوارە چەندین باری دیکەش سیمیناریان بۆ ڕێخستوین و هاوکاریان کردوین و زۆر شتا یارمەتیان ناوین. الحەمدولیلا دەستگای نووری حیکمە بەردەوامە لە چالاکی پرۆژەکانی بۆ خزمەتی کۆمەڵ
کۆمەلگا بە تایبەتیش گەنجان و تایبەتیش ئافرەتان ڕۆژ لە درێژی کار و چالاکیەکانیانە هەستاوە بە ئەنجامدانی سیمینارێک بۆ بۆنی چوونە ناو ساڵی تازەوە بە تایبەت بە گەنجانی کوچکان بۆ بەڕێزی دکتۆر بەختیار کە لەژێر ناونیشانی چۆن ساڵی تازە بکەین بە دەستکەوت تاوەکو ساڵێکی پڕ دەستکەوت و باشمان هەبێ ئینشاءالله بۆ ساڵی تازە. لبيت على كل سوري كان فيه بنا شرط شاوي لخاصو بفرسن شو زاني من كاتب وقريب يعني أنا شو ما